سلااو ئەم کاتەوە هەموو کاتێکی ژیانتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا. ئازیزان لە بەرنامەیەکی تایبەتە هاتوونەتە خزمەتتان بۆ قسەکردن لەسەر ئامارێکی 6 مانگەی یەکەمی ساڵی 1403 کە کۆڵبەر نیوز لە ڕۆژانی ڕابردوودا تایبەت بە گیان لە دەستان و برینداربوونی زەحمەتکێشانی کۆڵبەر بە تەقەی ڕاستەوخۆی هێزەکانی سنووربانی ڕژیم و چەند ڕووداوی تر بڵاوی کردوەتەوە. میوانی بەرنامەکەمان هاوڕێزانە سایدزادە یەکێک لە ئەندامانی دەستەی بەڕێوەبەرانی کۆڵبەر نیوزە. بەو هیوایەی ناوەرۆکی بەرنامەکەمان جێگەی سەرنجی ئێوەی بەڕێز بێ. لەگەڵمان بن بۆ بینینی ئەموو توێژە. هاوڕێزانام کاتت باش، سپاس بۆ ئامادەبوونت لە بەرنامەی ئەمڕۆمان. سلااو ڕێز بۆیەوە هاوڕێ گوڵنازی خۆشەویست و هەروەها هاوکاران و بینەرانی خۆشەویستە. زۆر سپاس کاکزانە بۆ بەشداری لەم بەرنامەیە. پێم باشە لەسەر ئەو راپۆرتەی کە قسەمان کرد من هەروە بە کورتی ئاماژەیەکم کردکەوە لە چەند ڕۆژی ڕابردوودا راپۆرتێکتان بڵاو کردەوە. پێم باشە خۆتان لەسەر ئامار و ئەرقامی ئەم گزارشە یان ئەم راپۆرتە قسە و باسکەن چەندە بریندار و گیانبەخکردوو هەیە لە ئامارەکەتاندا. بەڵێ دیارەکە و ئامارە لە چەندین لاپەڕا بڵاو کراوەتە و وردەکاریەکانی بەگشتی لە ناو ئامارەکە هەیە و خوێنەرانی ئەم ئاماراتوان لە سەر ماڵپەڕی کۆڵبەر نیوز و هەروەها پێگە کۆمەڵایەتیەکان واتە تۆڕە کۆمەڵایەتیەکانی کۆڵبەر نیوز ئەو ئامارە ببینن و ئەو وردەکاریانەی بە تەفسیل بخوێنەوە. بەڵام من هەروەها ئیشارەیەکی کورتەکەم بۆ ئامارانەی کە ڕەنگە گرنگ بێ کە بینەرانتان سەرنج بخەنە سەری. یەکێکی ئەوەیە کە لە 6 مانگەی یەکەمی ساڵی 1403 هەتاوی یانی لە سەرەتای مانگی خاکێلەوە یا هەمان فەروەردینەوە تاکو 31 شەهریوەر ئاخرین ڕۆژی وەرزی هاوین ئێمە 142 کۆڵبەر بەگشتی کوژراوە بریندارمان هەیە کە بەداخەوە 36 کۆڵبەر گیانیان لەدەستداوە و 106 کۆڵبەریش بریندار بوون. لە ئەم ئامارە ئەگەر ئێمە بێنین بەراوردی کەین بە نسبەتی 6 مانگەی یەکەمی ساڵی 1402 یعنی بە نسبەتی پارەکەی خۆی ئەبینین کە 67% زیادی کردووە. ئەمە نیشانەدا کە دیارە هەم ڕێژەی کۆڵبەری و هەم ڕێژەی توندوتیژی بە نسبەتی کۆڵبەران خەریکە زۆرترە بێت. بەڵام شتێک کە زۆر گرنگەوە بە بڕوای من ئەبێ کە تەوجیهێکی زیاتری پێ بکرێ ئەوەیە کە لە کۆی گشتی ئەو 142 کۆڵبەرەکە کوژراون یا بریندار بوون 124 کۆڵبەر بە تەقەی ڕاستەوخۆی هێزە نظامیەکانی کۆماری ئیسلامی یاک و لێدان و ئەشکەنجە لەلایەن هێزە چەکدارەکانی ڕژیمەوە تووشی برینداری هاتون یا گیانیان لەدەستداوە. و هەروەها یەک مۆردیشمان بووە کە کۆڵبەرێکی خەڵکی هەرێمی کوردستان لەسەر سنووری هەورامان لەلایەن هێزە چەکدارەکانی حرس الحدودی عێراقیەوە بەداخەوە دەکەوێتە بەردەستڕێژی گولەوە گیانی لەدەستەدا. شتێکی کە باز ئەویش گرنگەوە ئەبێ باس بکرێ ڕێژەی منداڵ کۆڵبەرانە کە ئێستا کۆڵبەر نیوز ماوەیەکە ئاماری منداڵانی 18 ساڵ بەرەوخوا ئەو کەسانەی کە بە پێناسی کۆنڤانسیۆنە بینومەلەلیەکان وەکو منداڵ پێناساکرێن ئەوانش لە ئامارەکەمانە گونجاون و بەداخەوە ئەبینین کە 10 دانە منداڵ کۆڵبەر کوژراون یا بریندار بوون کە ئەمەش جێی نیگەرانیە و نیشانەدا کە تەمەنی ڕووکردن بە کۆڵبەری دیاردەی کۆڵبەری تا چەندە هاتووەتە خوارەوە بەداخەوە. بەڵێ زۆر سپاس کاکزانە هەر ئەمڕۆ دووبارە لە هەواڵەکانە بیندرا کە دوو کۆڵبەر ئەگەر بە هەڵە نەبم لە دانێکیان لە بۆکان بۆ یەکێکی تریان نەزام لە سەقز بوو یان لە شوێنێکی تر بریندار بوون. پێتان وایە هۆکاری ئەوەی کە ئاوا کۆڵبەری ڕێژەی کۆڵبەری چوەسە سەرەوە چییە؟ یان کوژرانی کۆڵبەران بۆ ئەوە ڕێژەکەی چوەسە سەرەوە لە چاو 6 مانگی ڕابردوودا؟ دیارە پرسیارە دوو لایەنەگرێتە بەر یەکێکی چوونە سەرەوەی ڕێژەی و کەسانەیە کە ڕووەکەنە کۆڵبەری و ئەمە چەند هۆکارێکی هەیە. دیارە کۆڵبەری دیاردەیەکە کە لە ژێر مەسەلەی تەبەقاتی ئەبێ بەڕەسی بکرێت لە چوارچەوەی مەسەلەی تەبەقاتی بێ بەڕەسی بکرێت. کوردستان وەکو بەشێک لە جوغرافیای ئێران بەهۆی ئەو تەبعیز و ئەپارتایدە نەتەوایەتیە کە بە سەریدا سەپاوە لەلایەن حاکمیەتەوە بەداخەوە لە
ئەمراز و ئەبزاری تەولید ئەو جۆرەی کە لە باقی شوێنەکانی ئێرانە هەیە ئەو بێبەش کراوەوە بۆتە هۆی ئەوەی کە ڕادەی بێکاری یەکجار زۆر بێت و ئەم ڕادی بێکاریەوە ئەم تەوزیعی نامتەوازنی اقتصاد و ژێربەنای اقتصادی و ئەبزاری تەولید لەلایەن تەبەقەی حاکم و دەسەڵاتەوە لە کوردستان بۆتە هۆی ئەوە کە کرێکاران و تەبەقەی ژێردەستی کورد مەجبور بێ لە کوردستانە لەسەر سنوورەکانی کوردستانە ڕووبکاتە دیاردەیەک وەکو کۆڵبەری و ئەمە یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی ئەوەیە کە ڕێژەی کۆڵبەران زۆر بوو و بەنسبەت کە ڕێژەی کۆڵبەری زۆرە بێ دیارە ئاماری بریندار و کوژراوەکانی زۆرە بێ بەڵام یەک دانە فەکتی تر زۆر گرنگ هەیە ئەویش چوونە سەرەوەی ڕادەی توندوتیژی بەنسبەتی کۆڵبەرانە کە ئەویش بە بڕوای من ئەبێت ئاوا پێناسە بکرێت کە ئێمە توندوتیژیەکان لەسەر سنوورەکانی کوردستان بە نسبەتی کاسبکاران و کۆڵبەران ئەبێ بکەینە دوو بازەی زمانی پێش لە شۆڕشی ژینە و دوای شۆڕشی ژینە دیارە هەموو شتێک هەموو دیاردەیەک هەموو جۆرە تەزاد و تەنازوعێکی نێوانی حاکمیەت دەسەڵات و خەڵک لە هەموو کوردستانە کاریگەری وەرگرتووە لە شۆڕشی ژینە دەرنەتیجە ئەبینین کە لە دوای شۆڕشی ژینە توندوتیژیەکان و کۆنتڕۆڵەکان لەسەر سنوورەکان بە نسبەت کۆڵبەران یەکجار زۆری کردووە و ئەمە بەشێکە بە بڕوای من بەشێکە لەو سیاسەتی سەرکوتەی کە کۆماری ئیسلامی هەم لە کوردستان و هەم لە باقی شوێنەکانی ئێران کە دیاردەهایەکی هاوشێوەی کۆڵبەریان تایە وەکو سوخبەران لە بەلوچستان ئەم سیاسەتی گرتووەتە بەروە دەست ناپارێزێ لە کوشتن تەقەکردن بە نسبەتی کۆڵبەران و هەتا ئێمە بوومانە لە ئامارەکانی پێشووتر لە 6 مانگەشانی لە ئاماری ساڵی 2024 6 مانگەی ئەوڵی 2024 و هەروەها ئاماری 2023 ئاماژەمان پێدا بوو کە ئێمە بوومانە کە هێزە چەکدارەکان دەستیان داوەتە فڕدانی بەرد و لێدانی کۆڵبەران بە بەرد و چەقۆ ئەمانە لەسەر بەرزایەکانی سەر سنووری کوردستان و هەتا ئێمە ئامارێکمان بۆ کە دوو کۆڵبەر بەداخەوە لەسەر سنووری ئەگەر هەڵە نەبم لەسەر سنووری نەوسود لە ئاماری ساڵی پێشوومانە کە بەهۆی کەوتنە ژێر ماشینی هێزە چەکدارەکانی ڕژیم گیانیان لە دەستداوە نیشانەدا کە ئەم کارێک کە کۆماری ئیسلامی ئەم توندوتیژەی کە کۆماری ئیسلامی بە نسبەتی کۆڵبەران ئەنجامی ئەدا دیارە نەشەتەگرێت لە ئەو تووڕەیی و قەڵسیەی کە لە دوای شۆڕشی ژینا زیاتر بەسەر کۆماری ئیسلامیە هاتووە هەر لە درێژەی ئەوە خریکە ئەو کارانەدایەوە ئەمە وا پێناساکرێت کە کۆماری ئیسلامی بە جێگای ئەوەی کە حلێک بدۆزێتەوە وەڕیشەی و ڕادیکاڵ بچێ بۆ لابردنی دیاردەی کۆڵبەری کە ئەویش دیارە بە تەقسیمی بەرابەری ئیمکانات و ئەبزاری تەولید و ئەوانە لە کوردستان ئاکرێت وەوتم ئەمە لە چوارچێوەی مەسایلی تەبەقاتیە بێ بەڕاستی بێت بە جێگای ئەوە دەستی داوەتە سەرکوتی ئەم دیاردەوە کەسانی کە لە ناچاریە دیارە ڕویان کردوەتە سەر سنوورەکانی کوردستان و مەجبورن لەوێ کاری کۆڵبەری بکەن. بەڵێ زۆر سپاس کاک زانا هەر وەکو بینەران ئاگادارنەوە هەموو کەس ئاگادارە کۆڵبەر نیوز بووسە شوێنێکی متمانە پێکراوە بۆ بارودۆخی کۆڵبەران و هەواڵی کۆڵبەریان بڵاوکاتەوە. ئێستا ناو قسەکانتان ئاماژەتان بە سوختبەری کرد. ئایا لە بەرنامەتانە هەیە یان تا ئێستا و کارتان کردووە کە ئاماری کوژرا و برینداربوونی سوختبەرانیش بڵاوکەنەوە؟ ئێمە تەخەسوسی سایمان کردووە کە هەواڵی تایبەت بە سوختبەری و کاسبکارانیش هاوشێوە لەگەڵ هەواڵی کۆڵبەری بڵاو بکەینەوە ینی مەبەستم لە کاسبکاران ئەوانن کە پیانەڵێن شووتی یا شووتی سەوار ئەوانی کە دیارە بە ماشینەوە لە شوێنە سنووریەکانەوە کەرەسە ئەگوازنەوە بۆ ناوەند بۆ شارەکانی ناوەندی ئێران و هەروەها سوخبەرانیش لە بەلوچستان هەوڵمانداوە هەموو ئەو هەواڵانەی کە تایبەت بەوانە وەکو کەسانێک کە هاوچارە نووسن لەگەڵ کۆڵبەرانەوە هەمویان بە یەک جۆر قوربانی یەک سیستمن بگوازینەوە بەڵام بەداخەوە تا ئێستا هەرچەند بووە کە چەند جار ئامارێکی کورد وەکو ئاماری دەڕۆژە ئاماری یەک هەفتەمان لە سوخبەرانیش بڵاو کردوێتەوە بەڵام تا ئێستا
دەستمان نەداوەتەوە کە تایبەتی ئاماری کۆی گشتی ئاماری سوخبەران بڵاوکەینەوە. دیارە هەم دەستگا هەواڵنێریایە کە کاری کۆکردنەوەی ئەو ئاماراکەن تایبەتەن لە بەلوچستان و ئاماری سوخبەری کۆکەنەوە، بەڵام ئەوە ڕەنگە لە داهاتووشە ئێمەش دەست بدەین بە کۆکردنەوەی ئەو ئامارەوە بۆ مەبەستەی کە دەنگی خەڵکی بەلوچەرە و جۆرەی کە ئێمە لە دروشمی کۆلبەرنیوزی شاوتومانە کە کۆلبەرنیوز دەنگی کرێکاران، تەبەقەی زەحمەتکێ، ژنان و هەموو ستەمدیدەکانی کوردستان و ئێرانە و دەرنەتیجە بە پێی ئەو دروشمە ئێمە ڕەنگە لە داهاتووشە هەڵ بدەین کە ئەو کارە هەم لەباری فەنیەوە ئەگەر بۆمان بگونجێتەوەوانە ئەنجامی بدەین. بەڵێ زۆر سپاس کاکزانا. پێتان وایە پێی ئەو راپۆرتانە و بە پێی ئەو ئامارانەی کە لە بەردەستاندایە کام پارێزگای کوردستان زۆرترین ڕێژەی کۆڵبەری هەیە؟ ئەگەر پێتان وایە شتێکی دیاریکراو هەیە؟ بەپێی ئاماری 6 مانگەی ئێمە زیاترین کوژرا و بریندارمان لە پارێزگای کوردستانە بووە، بەڵام لە ئامارەکانی پێشووترا دیارە پارێزگای کرماشانیش هەر تقریبەن هاوشێوەی ئەوە ئاماری کوژرا و بریندار هەیە. بەڵام ئەوەی کە ئێمە بێنین بزانین کە لە کام پارێزگا زیاترین ڕێژەی کۆڵبەر هەیە، دیارە ئەوە کارێکی ئەستەمە و تەنها باتەوجو بۆ خەفەقانە و ببورن باتەوجو بۆ خەفەقانەوە بۆ مەحدودیەتارنین کە لە ناوخۆوە هەیە. سەختە ئێمە بتوانین ئامارێک لەوە کۆبکەینەوە کە ئەسان ڕێژەی کۆڵبەران ئەو کەسانی کە ڕووەکەنە کۆڵبەری بەگشتی چەندێکە و ئەم ڕێژە چۆن تەقسیم بووەتە نێو پارێزگاکانی ئورومیە و کوردستان و کرماشان. بەڵام بۆ خۆی ڕژیم دەستی داوەتە ئامارهایەک کە بڵاوی کردووەتەوە نیشانی داوەکە لەو پارێزگانە لە کرماشان کوردستانەوە بە کۆی گشتی لە ئەو پارێزگانی کە کۆڵبەریتیایە ڕەواجی هەیە چەند کەس ڕووەکەنە کۆڵبەری، چەند کەس کۆڵبەریەکەن. بەڵام ئەو ئامارانە بەپێی شناختێکی ئێمە لە حکوومەت هەمانە دیارە و ئامارانە دەستکاری کراوە و ئامارانە واقعی نین، ئەوە ئاماری واقعی لە 100% چەندین قاتی ئەو ئامارە زۆرترە. بەڵام بەداخەوە بەپێی ئەو مەحدودیەتانەی کە هەیە ئێمە ناتوانین ئەوە دەستنیشانکەین و بڵێن کە دقیقەن ئاماری کۆڵبەری چەندێکە و لە هەر پارێزگایەکیش چەند کەس ڕویان کردوەتە کۆڵبەری. من بەس ئەو ناتوانم بڵێم کە ئاماری 6 مانگەمان ئێمە زیاترین ڕێژەمان لە پارێزگای کوردستان بووە، دوایەوە پارێزگای کرماشان و دوجاریش پارێزگای ئازەربایجانی ڕۆژاوای هەمان ئورمێ بەو تەرتیبە زیاترین ڕێژەی کوژرا و برینداری کۆڵبەران بوو کە ئەمە لە راپۆرتەکانی پێشووتریشە ئێمە زیاتر بەو مەسەلە بەقەولێ کارمان کردووە لەسەرەوە مەسەلەوە. هەموو ئامارەکانمان هەموو گزارشەکانمان ئێمە تەقسیمبەندی شار و پارێزگایشمان داناوە. زۆر سپاس کاکزانا بۆ ئامادەبوونە لەم بەرنامەیە. پرسیارەکانی من کۆتایی پێهات ئەگەر پێتان وایە شتێکێک کە ئاماژەتان پێ نەکرۆ فەرموون. زۆر سپاس و مەمنون بۆ داوەت. زۆر سپاس. جارێکی تر سپاس بۆ هاوڕێزانە سایزادە ئەنجامی بەڕێوەبەری کۆڵبەر نیوز کە لەم بەرنامەیە بەشدار بوو. بینەرانی عەزیز سپاس بۆ ئەوەی کە ئێوە تا کۆتایی بینەر و بیسەری ئەم بەرنامەیە بوون. ماڵاوە.